سڵاوتان لێبێ بەڕێزان لە بەرنامەیەکی نوێ بەناوی ڕۆژانەی بانگەشە لەگەڵتان نابم دەمەوێت پرسیاری ئەم جارم لە هاوڵاتیان بکەم تا چەند بەهێزبوونی پێگەی کورد لە بەغدا و ئاکات ماف و شایستەدارایەکان و ماف و ئەو شایستانەی کە مستحقی خەڵکی هەرێمی کوردستانن لە ڕێگەی بەهێزبوونی پێگەی کوردەوە زیاتر بەدەست بێنرێت و خەڵکی زیاتر ئیسراحەتی لێ بکە لەگەڵمانە بن بامڕێ هاوڵاتیان وەرگرم ئێوەش بینەری بەنامەکە بن. هیوادارم دەسەڵاتدارانی کورد ئەم ململانێ سیاسی و خێزان پەرستیانی خۆیان واز لێبێنن هەموو بە یەک پاکێز وەکو لە ماوەی 100 ساڵای ئیتر بەغدا بۆتە چەقی ململانیەکانی ئەو پێکاتانەی کە لە عێراقن لەوەی کێشەی خۆیانێک لای کردوتەوە. ئێستا کورد جارێکی تر نوێنەرەکانی خۆی نێرێتەوە بە کابینێکی نوێ بۆ عێراق. تا چەند گرنگە کورد ئەو کەسانەی کاتە نوێنەری خۆی پێگیان بەهێزتر بێت لە بەغدا بۆی بتوان شەڕی مافەکانی بکەن. یعنی ڕەنگە ئێستا زۆر کەس گلەیەوە بکا بڵێ ئەوانی کە نوێنەرەتی ئەمەیان کردووە لەمە پێش نەیانتوانێت وەکو پێویست زیاتر بۆ پلۆپۆستی خۆیان بۆ بەڵام لەگەڵەوە شازانین ئێستا زۆر شتەیە حکوومەتی هەرێم پشت بە بەغدا بەستێ بۆ نمونە بۆ دەرمان بۆ هەتا ئێستا بۆ سوتەمەنیەوە قەرارە لەوە لە بەغاوە هەندە بۆ خۆراک یانی بۆ زۆر شتەگەڕێتەوە بۆ بەغدا. بەهێزکردنی پێگەی کورد لە بەغدا تا چەند گرنگە بۆ ئێستا و بارودۆخی ئێستای کورد. بەڵێ سەرەتا بەناوی خۆی گەورە لەم کاتەدا بەهێزکردنی پێگەی کورد لە بەغدا یەکێکە بێت لە هەرە خاڵە گرنگ و سەرکەوتوەکانی کورد. ئەگەر ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان و با بڵین ئەم هەرێمەی کە ئێمە هەمانە هەمووی بە یەک پاکێز بە یەک دەنگ هەموو یەک لیست بێ نەوەک بۆ نمونە یەکێتی و گۆڕان لیستێ بێ پارتی لیستێ بێ حیزبەکانی تر لیستێ بن ئەمە زەرەرەدا لە بەڕاستی زەرەرەدا لە کورد بەگشتی بەڵام ئەگەر کورد خۆیان ڕازگۆ بن حیزبەکانی کوردستان و سەرانی دەسەڵاتی کوردی هەمووی بە یەک پاکێج واتە هەموو کوردێ دەنگ بدا بە کورد کە بچێتە پەرلەمانی بەغداد لە جیاتی ئەوەی 45 کەس بن با 80 کەس بن با 90 کەس بن ئەوسا هەندێک بڕیاری چارەنووسازە کە بۆ خزمەتی کووردە دەنگەکان بە سوودی کورتی ئەپەڕێ. بەڵام ئێستا حیزبەکان جیایان کردووەتەوە هەر کۆمەڵێکی ئەچێ بۆ مەسەحەتی حیزبەکەی خۆی قسەکات لەبەر ئەوەیە ئەم ئەندام پەرلەمانانی کە بە ناوی حیزبەوە بچن بۆ بەغا زەرەر لە میلەتی شەدەن. ئەگینا بەهێزبوون و زیاتربوونی ئەندام پەرلەمانەکان لە پەرلەمانی عێراق باشترین چارەسەری هەموو کێشەکانی کووردە لە خۆراکەوە لە کشت و کاڵەوە لە دەرمانەوە لە سوتەمەنیەوە لە موچە خۆرانەوە لە هەموو شتێکەوە. بەڵام هیوادارم دەسەڵاتدارانی کورد ئەم ململانێ سیاسی و خێزان پەرستیانی خۆیان واز لێبێنن هەموو بە یەک پاکێز وەکو کورد بچنە بەغداد لەوێ داکۆکیکەن لە مافەکانمان. ئەبێ کورد بۆ بەغا یەک دەنگ بێ یەک ڕنگ بێ یەک هەڵوێز بێ بەوە ئەتوانرێ مافەکانی خۆمان لە بەغا بەدەست بێنین ئەگەر بێت و پەردەوازە بین ئەوە بە هیچ شێوەیە ناتوانین مافەکانمان بەدەست بێنین. ئێستا حاشیمە هەیە لە بەغا بۆ بەشی کوردستان وەکو پێویست تا چەند ساڵە نەدراوە ئەو بودجەیە بۆ هەرێمی کوردستان خرج نەکراوە وەکو پێویستە یەک دەنگ بن یا ڕنگ بن بۆ ئەوەی کە بتوانین هەموو مافەکانی خۆیان بەدەست بێنین. ئەگەر پەردەوازە بین بە هیچ شێوەیە ناتوانین مافەکەمان بەدەست بێنین. پێ دوایە ئەمەی پێشووتر پەرتەوازەیی وای کردووە کە کورد نەیتوانێت وەکو پێویست مافی خۆی لە عێراق بەدەست بێنێت. بەڵێ پەردەوازەیی بۆ تێگەشی هەموو یەک هەڵوێز نەبوون ئەندام پەرلەمانەکانی کورد لە بەغا هەر لێشێ بۆ خۆی ئیشی کردووە بۆ حیزبەکەی. بەڕاستی بەغا پێگەیەکی گرنگی هەبووە هەر لە کۆنەوە تاکو ئێستا لە سەردەمی خلافەتی عەباسیەکانە کە ناوەندی دەسەڵاتی فەرمانڕەوایی دەوڵەتی ئیسلامی بووە و ئەمە هاتووە و 100 ساڵیشە کە حکوومەتی تیا دروست بووە لە مەلەکیەوە هەتاکو ئێستا کورد یەک کێشەی گەورەی هەیە خۆزگە ئەوە چارەسەر بکرا ئەو کێشەیەژەوەیە کەسی قبول نییە کێشەکە ئەوەیە یەکڕیزی نییە. کورت و مختصر ئەگەر ئەم کوردە ئەوێ پێگەی لە بەغا بەهێز بێ مافەکانی گەلی کورد نەک مافی حیزب و کەس بەدەست بێنێ بەڕاستیە بێ یەکگرتوو بێ تەمە ناکەم کە یەکگرتوو بێ بەڵام چاوەڕێشی لێ ناکەم چونکە سەیری ئیمارەتەکان بکە ئیمارەتە کوردەکان سەیری حکومڕانی 30 ساڵەی میلەتی کورد بکە حیزبایەتی
ئەم میلەتەی داما و کۆڵەوار کردووە. خۆزگە سەرکردەکان بیرێکیان لە وەس ئێم میلەتە بکردایەتەوە بیان توانایە یەکتری قبول بکەن. بێزکردنی پێگەی کورد لە بەغدا تا چەند نەتوانێت ماف و شایستەکانی کورد بەدەست بێنێتەوە بۆ ئێستای حکوومەتی هەرێم و بۆ ئێستای خەڵکی با بڵێن خۆمان کە میلەتی کورد. سەرەتا بەناوی خی گەورە میهرەبان دیارەکو سەرەتا جەنابەت باسە کرد هەر لە ساڵی 1920 تا ئەم ساتۆختێک کە ئێستا ئێمە تیاژین ئەم ململانیە سیاسیە بەردەوامە هۆکاری سەرەکیشی نەتەوەیەتیە چکەمەوە نەتەوەی عەرەبن و ئێمە نەتەوەیەکی کوردین دوار چوار دەوریشمان بە هەمان شێوە فارس و تورکە هیچ کات ئامادە نەبوون ئیسعدادی ئەوەیان تیا نەبووەکەوە کورد ببێتە دەوڵەت یاخود مافە دەستوریەکانی بەدەست بێنێت لە چوارچەوەی عێراقێکی دیموکراتە. هۆکاری دووەمیش ململانە سیاسەکانی خۆمان هەر لە سەرەتای دروستبوونی شەڕشی مەحموود ئاگات ئەم ساتەوەختە ململانی سیاسی وای کردووە کە پێگەی کورد لاواز بێ لە عێراقدا هیوادارم ئەم جارش کورد بە یەک دەنگ بە یەک ڕنگ بە یەک لیست هەوڵ بدەن لیستێکی بەهێز دروستکەن بۆ داکۆکیکردن لە مافە ڕەواکانی گەلی کوردمان لە چوارچەوەی عێراقێکی دیموکراتیدا. هیچ لە مەوزوعەکەی نەگۆڕاوە بەهێزتریش بووە هەروەکو ئێستا بووە ئێستاش چەند بەهێزتر بێ هەروەکو ئێستا دەبێت. بۆچی بەرەوەی کورد لە ناوخۆیدا ڕێک نییە و ململانەی ناوخۆی زۆرە و کورد ئەو جیاوازی و ململانەی ناو خۆی کورد وای کردووە نەتوانێت وەکو پێویست سوود لەو پێگەی خۆی بەڵێ چی بکرێت باشە ینی هیچ ئەمەلێک نەماوە هیچ بکرێت 100 ساڵی کەژ ئەو مۆزوعات دووبارە بێتەوە هەروەکو ئێستا دەبێت. چی بکرێ باشە بۆ نمونە وا بکرێت کە بە قەنەعاتی تۆ واکات کورد بتوانێت زیاتر لەو مافانەی خۆی کە کورد کە قەت نابێت. بەڵێ بۆچی کورد یەکڕێز نییە قەت یەکڕێز نەبوو قەت نابێت. باشە بەڵام خۆش شوێنەکانی پێکاتەکانی ترەبینین ئەو ململانەی کە لەناو خۆی وڵاتی خۆمانە هەیە وەکو تۆوتت لەنا ئەوانە نییە بەزەم جیاوازیە چیە لای خۆمان وای کردو بگاتە سەرها ئەوەی کە خوێنی یەکتر بخۆی ینی بگات سەرەوەی براکوژی لە نێوان یەکتریا بەردەوام کورد هەروە بووە ئەوە بوونێتی کووردە هەر ئەوە لە خوێنیایەتی دوای ئەگەر یەگرتو بن نەتوانە زیاتر باڵێ کە قەت نابێت مێدت پێیان نییە نەخێر ئێجەمێت نییە ئەوە ئەمریکا ئەوەی کە دەیبینی هەر وەک ئێستا بەداخەوە. بەڵام خۆ دەبینین لە وڵاتە پێشکەوتۆکانیش کە ئێستا بۆ نمونە خەڵکی خۆمان یان عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو وڵاتانی کە بارودۆخی سیاسیان باش نییە ئەوات بۆ وڵاتە ئەوروپیانە خوازن لە ڕووی سیستەمەوە لەوێش هەر حیزبەکانن حکوومەت دروستەکان بەس ئەم جیاوازی چییە حیزبایەتی ئێرە و ئێوە ئەوێ وای کردووە فەرقێکی زۆرە پەیوەندی بە جۆری بیرکردنەوە ئەقلەوە هەیە ئەوان هەموو ئەو مەرحەلانەیان تێپەڕانوە وەکو ئێمە بەڵام توانیویانە ئاقلانە خزمەتی میلەتەکەیان بکەن. تۆ هیچ کاتێ ئێمە نەمان بینیوە ئەم حیزبانی بڵین دیموکراتەکان و کۆمارەکان لە ئەمریکا سوڵتە ڕادەستی یەکتری نەکەن بە دیموکراسیانە هەڵبژاردن نەکەن ڕاستە لەوانەیە هەنێ فڕوفێڵ وشتی تیابوو بێ بەس ناگاتە ئاستی ئەوەی کە زەرەر لە بەرژەوەندەکانی میلەتەکەی خۆیان بن. ئێمە داماوی ئەوەین کۆڵەواری ئەوەین حیزبایەتی زاڵە بەسەر مێشک و ئەقلی سەرکردایەتەکانمانە بۆیە بەم دۆخە گەشتونەژینا تەمەنامەکەن ئەکرد ئێمەژۆکە ئەوروپا دەستا و دەستی دەسەڵات و خەڵکی زانا و ئاقل و پرۆفشناڵیان لە پۆستەکاندا بنایە میلەت تووشی ئەم کارە ساتانە بوو کە ئێستا توش بوو گیانەکەم. بەهێزبوونی پێگەی کورد تا چەند نەتوانێت ئەم ماف و شایستانی کورد زیاتر و زیاتر بکە و خەڵک زیاتر ئیسفادە لەم پێگەی کورد. وەڵی یەکگرتووی و یەک هەڵوێستی کووردە بەغا ئەتوانێت ئەو مافانە زیاتر دەستەبەرکە زۆریش بەڵام ئەوە بەدی ناکرێت هەر یەکەو بۆ خۆیەتی هەر حیزبە و هەوڵی خۆیە هەر حیزبە هەوڵەیە کورسی بۆ خۆی بەدەست بێنێ نەک بۆ کورد بۆ ئەوەی ماسەبێکی زیاتر لە ناوەند وەرگێت. ینی ئەم جیاوازی و تەفرەقەی وای کردووە لە پێشتراوەکو پێویست نەیانتوانانی بێ مافی کورد بەدەست بێن بەتاکید بە ئێستاشەوە و زووش تاکو ئێستا ئەو تەفرەقەیە ئەو جیاوازیە ئەو
بەرژەوەندی تاکە نەیەشتۆ کە کورد مافی خۆی بەدەست بێن و هەر ژێر دەسەوی هەر بچەوسێتەوە. باشە چی بکرێت باشە بۆ قۆناغی داهاتووی کورد و پێگەی کورد لە بەغدا؟ ئەوەی بکرێت یەکگرتوویە یەک ڕیزیە بە یەکدەنگی بچنە بەغا لەوێ ئیشی خۆیانکەن بەڵام ئەوە مستەحیلە لەبەرەوەی ئەمان ئەوەیان ناوێ ئەمان بە دوای پارە ئاگەڕێت. بیر لە مافی خەڵک و میلەت ناکەنەوە. نەک بیر لە مافی میلەت ناکەنەوە بیر لە مافی تاکیش ناکەنەوە. بەڵێ بەس بیر لە مەسلحەت و گیرفانی خۆیان نەکەن. دابینەکرێ زیاتر بکرێ زیاتر ئەو مافانەی بۆ دەستە بەرکرێ بە تایبەتی لە ڕووی بەهێزکردنی پێگەی بە تاکیل 100% دەگەر حیزبە سیاسیەکان یەک بن ئەتوانن بە یەک گوتاری سیاسی لە بەغا ئیشی کوردستان بەڕێ بکەن بەڵام ئەگەر بە ئەدایی پێشووتر بڕۆن با بڵێن بە دیاریکراوی پارتی بڵێ من ئەم پۆستە بۆ من و یەکێتی ئەوە بۆ من و گۆڕانەوە بۆ من بەدنیای خەڵکی کوردستان ئیسفادەی لێ ناکات چونکە حتا ئێستا ئەگەر ئێمە با باسی 100 ساڵ نەکەین با بڵێن لە 2004ەوە حتا ئێستا یەک شت نەکراوە بە کوردستان چیان بۆ ئێمە کردەوە مادەی سەوشلک و خۆی ماوەتەوە ئێستا ژەگەر بەغا پارە نەنێرێ ئەمان هاواریان لێ ڕەسیێڵەن موچە نییە سەیرەکەی بۆ نمونە پاڵاوگەرنەوتیەکان بنزین لە عێراقەوە نییە لێرەوە گەشتوتە 900 دینار و نزیک لە 1000 دینار بایعاد لە عێراقەوە نەیەوە بینیمان نانەوەکان ئارد گەشتوتە 45 تا 50,000 دینار کەواتە ئەبێ ئەو لایەنە سیاسیانەی کە بە بەشداری ئەەکەن بە تایبەتی لایەنە بە قووەتەکان ئەبێ بە گوتارێکی یەکگرتووی بە گوتارێکی کوردایەتی واز لە بیرکردنەوەی حیزبی و واز لە کۆمەڵێ بەرژەوەندی تەسکی خۆیان بێنن ئەم جارە بیر لە کۆمەڵە شتی ئەساسی جوانی کوردایەتی بکەنەوە ئەوەی کە کردویانە لە ڕابردووە بابی خەنە زبڵدانی مێژووە و لە ئێستەوە خەباتێکی پاک و کوردایەتی دەست پێ بکەن ئەوەی کە لەوە پێشکردویانە بۆ خۆیان و بۆ بنەماڵەکانیان با لە مەولای بکەن بۆ میلەتی کوردەگینا هەمومان باجەکەی ئەدەین و بە تایبەتی ئەوانش باجەکەی زۆر بەخراپی ئەدەن. هاوڵاتیان گلیان لەوە هەیە کە لە پێشووترە بەهۆی جیاوازی و ملمیلانی ناوخۆی کوردەوە نەیانتوانێت وەکو پێویست ئەو مافو شایستانی کە مستاخی خەڵکی هەرێمی کوردستانە لە بەغداوە بەدەست بێنێت بۆی داوای یەکگرتووی و یەکگوتاری و یەگەڵوێستیەکەن لەوەی کە کورد لە بەغدا یەگەڵوێست بێت بۆ ئەم جاری هەڵبژاردنیش کۆمەڵی دادگەری بە کۆمەڵێک کاندیدی بەهێزەوە خۆی ئامادە کردو بۆ هەڵبژاردن دەنگی خۆتانی پێ بدەن تاوەکو بتوانن ئەوەی کە شایستەی ئێوەی خەڵکی هەرێمی کوردستانە بۆ تامە دەستبێن و شەڕی مافەکانتان بکەن بەنامەی ئەمڕۆی بانگەشە کۆتایی هات تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ